بەرەو ئایندەیەکی باشتر بۆ ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستان. قوربانیانی ڕێگەی قەڵەم، قوربانیانی ڕێگەی ئازادی هەمیشە لە یادمانەوە. قوربانیانی چەند ڕۆژی ڕابردووین کارەساتی دڵکەزێنی باکووری کوردستان و ڕۆژئاوای کوردستان ئازارێکی بەسوێ لە دڵمانە بۆ ڕێزگرتن لە گیانی خواکیان بە فەرمی سادەی ڕاست. جارە ئەگەر باس لە فرێنی یاخود بەکارهێنانی ئازادی یاخود بە تەواوەتی بڵێن شتێک ئەبێ ئازادی لە هەموو بابەتێکا بووی هەبێت، ئەمە گەڕانینێکی هەڵەیە، چونکە هیچ شتێک نییە ئەو مەقولەش هەیە یاخود ئەو بەناوبانگە هەیە ئەڵێ ئازادی سنوورێکی هەیە، لە سنووری بەرامبەرە ئازادی ئەمتر پێشێرەکەی ئەگەر بچێتە ناو سنووری بەرامبەرەوە، کەواتە ئازادی لەلایەن تاکەوە ئەبێت بەڕاستی ئێمە نەک کێشەمانێ، ئێمە کێشەمان لەگەڵ فکرمانە، لەگەڵ زمانێ، لەگەڵ نۆمانێ، لەگەڵ مانانەیە، کەواتە ئێمە بزانین ئێمە شکساتی ئازادی خۆی چییە؟ بەستنی ئەم شێوازە کۆنفرانسانە زۆر گرنگە، بە تایبەتی بابەتی ئەم بابەتەی کە ئەمڕۆ گفتگۆی لەسەرەکرێ، بابەتی ئازادی ڕادەربڕین کە بەڕاستی بابەتێکی زۆر گرنگە و یەکێکە لەو بابەتانەی کە لە راپۆرتە نێودەوڵەتیەکان بە تایبەتی راپۆرتی کۆتا راپۆرتی هیومەن رایتس وۆچ باسی کرد کە ئەو ڕەخنەیان لە هەرێمی کوردستان گرتووە کە ئازادی ڕادەربڕین کێشەی تایە ئەبێ کاری لەسەر بکرێ، بە ورتر باس لە یاساکانی کراوە و چۆنەتی مامەڵەکردن لەگەڵی هەندێک یاسا هەیە کە بە شێوازێکی مەتاقی هەڵسوکەوتی لەگەڵا قراوەتە بەکار هاتووە بۆ ئەوەی سزا هەندێک ڕۆژنامە نووس بدرێ، لەبەرەوە بابەتێکی زۆر گرنگە ئەبێ گرنگی پێ بدرێ، لە هەمان کاتیشدا حکوومەتی هەرێم و پەرلەمانیش ئەبێ کارێکی جدی لەسەر بکەن، ئەو یاسایانەی کە هەن هەموار بکرێن، ئەگەر نا ئەبێ کار لەسەر هەندێک یاسای کە بکەن بۆ ئەوەی ئەم ڕەوشە بەم شێوازە نەمێنێتەوە. بە تەکیدی ئەگەر ئێمە سەیری راپۆرتە نێودەوڵەتیەکان بکەین لە ڕەوشێکی باشانیە، وەکو وتم یعنی ئێمە بینیمان لە 2020ەوە تاکو ئێستا چەندە ڕۆژنامە نووس سزادران، هەندێکیان لەسەر بابەتێکی لە مەسەلەن لە لاپەڕەی شخصی خۆیان لە فێسبووکایە لە سۆشیال میدیا شتیان نووسیوە لەسەر ئەوە سزادراون کە ئەمە بڕاستی کێشەیە هەندێک ڕۆژنامە نووس هەیە بەبێ ئەوەی لێکۆڵینەوەیان لەگەڵا بکرێە بۆ بەبێ ئەوەی هۆکاری سزاکەیان بزانیە، هۆکاری ئەو بزان بۆ دەستگیر کراون، ئەمانە هەموو کێشەن کە پەیوەندی بە بناماکانی مافی مرۆڤ هەیە، ئەبێ حکوومەتی هەرێم زۆر بەجددی کاری لەسەر بکە، بە دوواداچوودی بۆ بکە، بزانێ کەم و کورتێکە لەکوێ ئەگینە وردە ئەمە بە تەکیدی لە دوا ڕۆژە تەئسیری لەسەر سومعەی هەرێمی کوردستانە بێ کە ئێمە بە تەکیدی هەمومان ئەم شتەمان پێ ناخۆشە.